عرض حرمت ما بهم میوانه کان بتایبت ارکی تصویر کردنیه مانگا لگلو دوستادو کاکاونرو خاله عبدو شپولی بڕی و مامۆستا بەرزانی جەحفەر ڕاژان خەباتی چەپڵەیە بۆ سێ هونەرمەندە لەگەڵ دوو برازە بەتایبەت برای بچوویتان سەردی سەلامی یەڵا مامۆستا تەمەند درێژ بێ 1000 ساڵی تەمەند بێت بعدی خاڵە مەریوانیش خاڵە سۆرانیش بژیت یەڵا ئوستاد بژیت ئای بژیت بژیت ئیتر لە مەودوە میوانی گۆڕ ئیتر لە مەودوە میوانی گۆڕ ئیتر نامێنێ هەرێیان مەجلیس کۆڕ مەجلیس کۆڕ ئەو سەڵاتی کاکارێ مە تەمەند درێژ بێ ئینشەڵڵا ژیت جار گوی ممکن خستۆتە ناودەم گەنە زۆر جار گوی ممکن مەریەم گیان خستۆتە ناودەم ئازارم داوە ئایایی بۆ ماوە یەکەم خەڵێ جلی ڕەشەرێم گیان لە دوو کەر جوانە یەکەم ماشقەکان ئایایی دووەم تاقانە ئای بژیت ئای بژیت گەلە دەسەبێ ئای لێ بەدا دەست لە دریاوە ساڵیادی تۆ یارم گەمنا خەیارە یارە ئیتر لە مەودوە بۆ تۆ بمێنم شەیدای باڵای تۆ ئەزیزم دەبێ جەمینیم دەبێ جەمینیم ئای چیم لەلایەبوو بێنەوە چیم لەلایەبوو دێنمەوە چیم لەلایەبوو بێنەوە چیم لەلایەبوو دێنمەوە خەمی دووری شەوێکی تۆ دەگڵم و دێڵێمەوە خەمی دووری شەوێکی تۆ دەگڵم و دێڵێمەوە پێشەشە بۆ میوانەکانی کاکانم کاکەسانەی خۆشەویست و خۆشەویستە کاکە دەبرێ کەساب و کاکە ژار و مژدە و کاکە چۆخا کاکە دانەری خۆشەویست ژیت ئای بژی بۆ چۆخای خۆشەویستە بۆ حاجی گیان یاڵا ڕاژان گیان هەمی لە دووری شەوێدا هەمی دوورت بێبڕێمەوە وەکو ساقی بەیتێ بکە بڕۆین و نەیاینەوە چیم لەلایەبوو دێنمەوە چیم لەلایەبوو دێنەوە خەمی دووری شەوێکی تۆ دەیڵێم و دەیڵێمەوە هۆ دانەرجانیش بەتایبەت پێشەشی بێ هەموو قەسام و هەموو خۆشەویست هاوزەجان سڵی خۆی بابە ڕەزا ژین بەخێر بە خاڵەساناش خەیارە یار ئای 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 گەلەر ساڵیادی تۆ یارم گیان دەکلێت پیرۆز بێ
سالیادی تۆ یارم گیان دەکلێت پیرۆژ بێ من خۆزگەم بەخوا وەرم گیان ئایای دایکت لە ژیانە بێ گیانە نەڵێی خوای گەورە هەرم گیان نەڵێی خوای گەورە هەرم گیان خوای گەورە هیچی پێم نەداوە تۆ لە ژیانە هەرم گیان چون دایکت ماوە دخولی مامۆسا دەمێکا لە من دووری دەبا دەمێکا لە من دووری دەبا حەزاکەم لەگەڵ تا بم نەک بەدیرۆ نەک بەدیرۆ نەک بەدیرۆ سەڵاو لە ئوستادی گەورە نوریمانیکەی ئەوە سەڵاتەکەی تۆیە هەرێم جان شێکاکە سانە و کاکە شێخەی خۆشەویست و ژیر دەتا یەنە باوەژن کارێ واکە باوەژن کارێ واکە حاجی گیان دنیای ڕۆشنی لێ تاریکەکە یەنە گەرمیوانیان بێ باوەژن ئەلە بیوەدا منێ بۆ مناڵانە نەوەک نەخۆشیان بێ دادەیدا باوەژن گەر مناڵی خۆت وایە تۆ لای سەرۆدا دەنا ئابە و خودایە گیانە سەد ساڵ لە لامیدایە گیان وەک دەقەیەکە گیانەسای لەو قەبرادایە گیان جێگەی تۆ نییە منەچمە ناوی ئایا یادرانیە هيدا ليلى يا ليلى يا هيدا نزيت بايا دا ليلى يا ليلى يا هيدا نزيت بايا أمين آوات ما خواس باخي ممزانا بوايا نمشو لك رقمنا يو أرزدامنا رشارو بايا هيدا قيبة خربيتا زغل منني ما مالو منزل فوق وزينا بقايا بحسيني كربلايا من آوات ما خواس بيوشن يا رمبايا من آوات ما خواس يستوي كرقم وايا براستي طاقة ما كرت سينم آبا وخدايا امشي يان هكذا بريق ساوى ورثاو وشيتك هكذا سانا ما وصاشا بولو